بەهۆی ئێوەوە هەموو کەناڵەکانی تر هات. ئێمە لە ئیسلام داوا فێرکراوین کە هەر کەسێ سوپاسگوزاری خەڵک نەکە هی خوش ناکە. پایتەخت میدیا هی هەر حزبێ بێ هی هەر کەسێ بێ فریای ئێمە کەوت فریای مامۆستایان کەوت. بەڕاستی جێی تەقدیرن ئێوە و هەموو کەناڵەکان چونکە ئێوە نەبوونایە بە بەرچاو خۆتانەوە ئێمە ڕاپێچ کراین چەند جارێ بۆ زیندان چەند جارێ ویسیان من و مامۆستا بەرزان کە ئەمری گرتنمان هەیە بەڵام لەبەر ئەو کەناڵانە و لەبەر تایتەخت میدیا نەیانتوانێت بۆیە ئێمە بەڕاستی ئەم مووقیفەی جەنابتان بەرزە نخێنین هیوادارم سەرکەوتوو. پێمان وایە کە لیژنە زۆر لەم وڵاتەیە یعنی عیبدار بووە لیژنە شتێکی پێ ناکرێت ناتوانێت بە ئەرک و مافی خۆی هەستێ بە تەواوەتی لیژنەیەک کە من ئاگادار نەبم لێ کە من ئەندام نەبم تایە هیوادارم دادگەر بێ هیوادارم بتوانێت کە بە ئەرک و مافی خۆی هەستێ و بە دادگەری و بە چۆنەڵی بە پێی یاسا کار بکە ئەمەی کە کراوە بەرامبەر ئێمە یاسایی نەبووە ئێمە بەڵگەی تەواومان لایە کە ئەمە بابەتێکە بابەتی یاسا پەیوەندی نییە بە دوور و نزیک بە یاسا.